تۆ ئەگەر ئەتەوێت لەگەڵ منابی لەگەڵ ڕەودبی من ئەمیرت بم من مامۆستاد بم ئامۆژگاریت بکەم پێکەوە کار بکەین بۆ ئەم دینە ئەو ئامادەی ئامادە بخوێنە. یەکەمین هەنگاو ئەوەڵین هەنگاو سەرەتا هەنگاو گرنگترین هەنگاو لە هیچ شتێکی تر بەمە دەست پێ ناکەین. ئێستا هزار چەکیشمان بدەنە بڵێ فەرمو کاکە هەڵیگرن ئەڵێ بابەت چەک بدەین بەچێ نابێ ئەفکارەکە هەبێ پێشتر. لەبەرەوە بیر لە هیچ شتێکی تر مەکەرەوە غەیری ئەم خوێندنە یەکەم شت. ئێمە یەکەم شت دائیرەی زانستی شەرعی، دووهەم دائیرەی واقعناسی، سێهەم دائیرەی برایەتی دینی. ئەم سێ شتەیە کە هەڵوەشاوە. یەکەم بە زانستێ شەرعەکە ئەبێ ئیسلامەکە شارەزابینەوە، بە واقعناسیەکە ئەو کاتە ئەزانین وەلا و بەراءەکە چۆن تەنفیزکەین کامەیە ئەهلی کوفر و ڕددە و ئیشراک و جاهیلەت و ئەعرابی بوونەوە. بەم نقطەی دووهەمە ئەزانین واقعناسیەکەش کتێبمان لەسەری بۆ داناوە، چاپمان کردو بڵاومان کردوتەوە. ئەبێ ئەم کتێبانە بخوێنی. بۆیە ئەو کەسەی لەگەڵ ئێمە ئەکەوێتە ڕێ لە مەدای 3 ساڵە 6 کتێبە خوێنێ، ئیمتیحانیشی تیادا لە 170 بێبێنێ. بەخوا برا بە ڕۆزەکەم وەزیر بووبی و حافظ قورئان بووبی و خەباتی توولانی زۆر مهم بووبێ و مجاهید فی سەبیللا بووبی و لە شام و لە ئەفغان و لە دنیایەکەوە هاتبیتەوە حتا بەم شێوەیە پێنەگەی لەگەڵمانات و هەر لە خوارەوەی وەکو برایکی بەڕێزت ڕێزت دەگرین هەر ڕەدیفە بی بڵین پشتیوانمانەبی برایەتە دینەکەش لەگەڵ تەطبیقەکەین، بەڵام نابی بە بەردی بناغەیە کە ئێمە ئیشی لەسەر هەڵچنین. ئێمە بەردی بناغەکە ئەوەیە کە تۆ بەم زانستێ شەرعە دەست پێ بکەی، بەم کتێبانە واقعناس دەرچی. لە نیوەی ڕێ لێمان ناپرسیتەوە کاتە بڵێ کاکە وەڵا ناکرێ ئەم خەڵکە هەمووی بە کافر دابنین لە ناو پارتی وێچێتی یا نوێژیژەکەن برا وەڵا ناکەن ئێمە کاگاران قادرمان بە کافر داناوە چۆنە بێ. ئێمە نامانوێت لەسەر ئەمانە پەروەردەبین نەرمەلیقە عقائیدی ئوسولی پەروەردەیەکی بە دەلیل لەسەر ئەمە پەروەردە ئەبین. زانستی شەرعی، کۆمەڵکاری واقعناسیەکەمان، برایەتی دینیمان. هەموو ئەم زانستیانە قیمەتیان ناوێت کە نەبێ بە مەیدانی عەمەلی لە برایەتی دینیەکەیان دەرکەوێت. ئەبێ خۆشەویستی وەلا و بەراءمان وەلامان ئەوەندە بۆ یەکتری تەواو ساغ بوو بێتەوە بۆ یەکتر بژین. برایەتی دینیمان، خوشکایەتیمان، ڕێز و احتراممان، مافەکانی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو هەموو حەدیسە صەحیحە باسی کردوون. ئەبێ بەڕاستی من هەست بەو برایەتی بکەم و تۆش هەست بەو بکەی لە منە. من تەمەنم لە تۆ زۆرترە، بەڵام ئەبێ هەست پێ بکەی کە برایەتی دینیەکەمان وا بەقووەتە. بۆیە بێ وەکو مامی خۆت سیر بکەی، وەکو مامۆستا سیرەکەی، وەکو هەر شتێک، بەڵام من هەرە بێ وەکو برا دینیەکەت لەگەڵ تا ڕەفتار بکەمەوە، مافی برایەتی دینیەکەی خۆت بدەمەوە. بۆیە ئەمەمان بەلاو مهمە. زانستی شەرعی، واقعناسی، برایەتی دینی. هەر کەسە لەگەڵمانەکەوێتە ڕێگا پێڵاوی بۆ دانێنەوە لە خزمەتیین وە پشت و درێژانە ژەڕۆینەوە پەلەمان لێ نییە. بۆیە عەزیزانی من ئەوانەی کە ئەپرسنەوە دیسان تکرارم کردەوە هەر هەنگاوێک کە ئەتەوێت لەگەڵمانە بکەویتە ڕێ، من تەمەن جێی زۆر جێی شانازیمە خۆی ئەگەر شانازیکردنی شەبێ، بەڵام زۆر جێی خۆشحاڵیمە لەوەی کە گەنجێکی مسلمان برایەکی بەڕێز، کەسێکی محتەرەم، خوشکێکی بەڕێز ئەوێ کە پێکەوە ئیشکەین بۆ ئەم خزمەتی ئەم دینە بکەین و ئەم ئەزمونەی لە عمرما فێر بوو منیش لە هی گەلانەوە لە هی کتێب و لە هی تعلیم و فێربوونی ژیانی خۆم و بیگەێنم بە جەنابەت و چۆن بتوانین ئیشەکە زیاتر بکەین. ئیشەکەمان بەو سێشتە دەست پێکە. ئەوەڵ هەنگاو ئامادەی ئامەدی ئیسلامی بخوێنە. کتێبەکانی هەمووی دانراون، داونلۆ دەکرێت، هەر موقعەکە بنووسە ئامادەی ئامەدی ئیسلامی لە ئینتەرنێت. خۆی کتێبەکان هەمووی لێوەشان نووسراوە پۆلی یەک لێدا نووسراوە کتێبەکان، یەکەم پوختەی پایەکانی باوەڕ، اینجا سەرباسەکانی نووسراوە، لە ئەخیرە نووسراوە هەموو کتێبەکە بە PDF دای بەزێنە لای خۆت بیخوێنە. 4 ئیمتیحانت تیادا 8 کتێبت پێگەێنین ئینشاءڵڵا لە هەر شوێنێک بی. ئیشی ئێمە ئەم کتێب خوێندنانەیە، ئەم کتێبانەژە خوێنین و